خانە ئیسلامیەکان دەکەم کە ملتەقای شەشەمیان سازدە و کۆمەڵێک لە مامۆستایان بە تایبەتی ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە Böyle bir programı düzenledikleri için 6. Alimler buluşmasını düzenledikleri için sizlere teşekkür ediyorum. Doktor Sudan'dan Doktor İhsan Beşir gibi, Doktor Ali Karadağ gibi, Ürdün'den bazı katılımcımız vardı, konuşmacımız vardı. Hepinize teşekkür ediyorum bu konudaki katkılarınızdan dolayı. کاک محمود بفرما ئاسایە بە زمانی سۆرانی قسە بکەین. کەرەم مامۆستا بەڵێ باش، من ویستم لەسەر خاڵێک قسە بکەم. أو الأمور التي تجعل العلماء ميتين قبل أن يموتوا. لغتي جزء شي قوري ويستم لسر وقصب كم أو كاروباراني أو شتانة چين كبراسي زانايان دمرين بر لوي توشي مردني حقيقي بن براسي بيويستا زانايان هميشة بزندوي بمنوا بيويستا هميشة لناو کۆمەڵگا و نەتەوە و وڵاتەکاندا وڵاتی خۆیاندا لە ناو ئوممەی ئیسلامیدا زانایان بە زیندویەتی بمێننەوە. ئەو من تەنها ئاماژە بە چوار خاڵ دەکەم. خاڵی یەکەم دابڕانی زانایان لە کەس و کاریان، دووریان لە بنەماڵە و خانەوادە و خزمە نزیکەکانی خۆیان یەکێکە لەو خاڵانەی بە تێڕوانینی من زانایان بەرەو مردن دەبا لە قەوم و خزمانی خۆیان دایان دەبڕێ. لكاتك خوای گەورە دەفەرمێ والأقربون أولى بالمعروف یان دەفەرمێ وأنذر عشيرتك الأقربين. نابێ زانایان هیچ کاتێک لە خزمە نزیکەکانی خۆیان داببڕێن، ئەوان لە هەموو کەس ئەولاترن کە بانگیان بکەن تیان بگێنن لە دین و لە ژین حاڵیان بکەن. دووەمیان دوورکەوتنەوەی زانایان یاخود کەنارگیربوونیان لە معانات و ناڕەحەتیەکانی کۆمەڵگای خۆیان، بە تایبەت هەژاران، لاوازان، خەڵکی بێدەرەتان، چونکە پێغەمبەران سەلامی خۆیان لەبێ هەمویان بەیا قەومی شیعار و دروشمەکانی خۆیان بەرز دەکردەوە. نابێت زانایان لە قەوم و گەل و نەتەوەی خۆیان داببڕێن، دەبێت زانایان لەگەڵ معاناتی خەڵکی خۆیان دابن، لەگەڵ معاناتی قەوم و گەل و وڵاتی خۆیان دابن، ئەگەرنا ڕاستە زیندون بەڵام دەچنە ڕیزی مردووەکانەوە. سێمیان زانایان نابێ لە پێناو دەسەڵاتدارانی ستەمکاردا لە پێناو بەرژەوەندی دەسەڵاتداری ستەمکاردا بتوێنەوە، زەلیل بن، یعنی باندازەیەک لیان نزیک بن خۆیان بکەنە فیدا و قوربانی دەسەڵاتداری ستەمکار. بەڵکو پێویستە هەمیشە زانایان نەسیحەتکار و ئامۆژگاریکاری دەسەڵاتدار بێ، نەک لە پێناو دەسەڵاتداردا خۆی و دینەکەشی ناشیرن کات. لە کاتێکدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەفضل الجیهاد کەلیمەت حەق عند سلطان جائر. دەبێت زانایان هەمیشە خاوەنی کەلیمەی حەق بن. بۆیە خاڵێکی دیکە کۆتا خاڵ بە باسی دەکەم. یەکێک لەو خاڵانەی کە زانایان بەرەو مردنی حەقیقی دەبا، واتە لەناو کۆمەڵگادا زیندون بەڵام لە حەقیقەتدا مردوون، لە بیرکردنی قەزیی ئومەتی ئیسلامی. نابێ عولەما و زانایان قەزیی ئومەی ئیسلامیان فەرامۆشکەن، نابێ دا ببڕێ لە بابەتەکانی ئومەی ئیسلامی، دەبێ خۆی بە بەشێک لە ئومەتی ئیسلامی بزانێ، دەبێ خۆی بە خاوەنی قەزیەکانی ئومەتی ئیسلامی بزانێ. کاتێک موسڵمانان لە ئەفغانستان سەرکەوتن بەدەستێنن دەبێ ئەو دڵخۆش بێ. کاتێک موسڵمانان لە عێراق، لە سووریا، لە فەڵەستین، لە هەر شوێنێک تووشی ئازار و ناڕەحەتی دەبن، دەبێ ئەو زانایە ناڕەحەت بێ و خۆی بە خاوەنی قەزیەکەیان بزانێ. بۆیە فەرامۆشکردنی قەزیی ئومەت و هەروەها بە تایبەتی فەرامۆشکردنی قەزیی ئەقسا بەیت المەقدس کە یەکەم قیبلەی موسڵمانانە، خۆی بە زانا بزانێ و بەڵام پێی وابێ داگیرکردنی یەکەم قیبلەی موسڵمانان ئیشی ئەو نییە، بەکاری خۆی نەزانێ. بەڕاستی ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە عولەما و زانایان بەرەو مردن دەبا. ئیمامە لە ناو مزگەوتدا، بەڵام لە ناو کۆمەڵگا، لە ناو دەوڵەت و وڵاتدا دەبێتە مەئموم. نابێ ئیمام
علەما و زانا دەبێ هەمیشە ئیمام بن ئیمامیش دەبێ هەمیشە خۆڕاگر بێ دەبێ متمانەی بەخۆی و بەدین و شریعەتەکەی هەبێ و تاخوای گەورە دەفەرمێ وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون صبر یەکێک لە پێویستەکانی تێکەڵبوونی خزم پێویستەکانی تێکەڵبوونی کۆمەلگا ئومەی ئیسلامی صبر یعنی تێکەڵاوی یعنی ئیختیڵات نابێ ئینعیزال و کەنارگیر بێ پاشان دەبێ زانان متمانان بە خۆیان هەبێ بۆیە سفیانی کوڕی عویەینە قسێکی زۆر جوانی هەیە دەفەرمێ بالصبر واليقين تنال الإمامة في الدين بۆیە پێویستە بەڕاستی ئێمە کە خۆمان بە طالبی علم یا بە ئەهلی علم دەستانین هەمیشە خۆمان بە زیندوێتی بێڵینەوە بەوەی نابێت دا ببڕێین ئینعیزال بکەین ئیبتیعاد بکەین لە کێشەکانی خزمان لە کێشەکانی قەوم و نەتەوا لە کێشەکانی کۆمەلگا وڵاتمان و لە کێشەکانی ئومەت کاتێک ئێمە لەو بابەتانە دابڕین لە بچووکترین شتەوە کە خزمەکانی خۆمانە تا گەورەترین هەممان کە ئومەتی ئیسلامیە بەڕاستی ڕاستە ئێمە جوو بۆ مێزەرمان لە بەردایە قسە دەکەین وتار دەدەین بەڵام لە حقیقەتدا لە ڕیزی مردوەکان بین بۆیە أو الأمور التي تجعل العلماء ميتين قبل أن يموتوا پێویستە هەمومان ئاگامان لابێ با ئێمە لە خۆمانی نەوەشێنینەوە حتى لا نقبل أن نكون من صنف الأموات قبل أن نموت والسلام عليكم ورحمة الله وبركاته